دەرکردنی بڕیاری ئەنجامدانی هەڵبژاردن بۆ سەرۆکی یاریێم لە 20 ئابدا لەلایەن بارزانیەوە لە ناوخۆی یاریێمدا کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردن و ڕاپرسی کۆبوونەوەیکی تایبەتی بۆ پرسە ئەنجامدا و سەرۆکی ئەنجومەنی کۆمسیاران ئاماژەی بۆدا لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا وەڵامی بڕیارەکەی بارزانی دەدەنەوە و مەرجیشانەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم. هەڵبەت هەموو هەڵبژاردنێک بودجەی پێدەوێت لە بۆری کۆمەڵە کەل و پەل و پێداویستی بۆ دابین دەکرێتن و کۆمەڵی گرێبەستی لە هەیە تایبەت بە بودجە لەسەر ئەساسی دەنگدەر دایمەن دیاری دەکەین ئەوەی کە تەخمین دەکرێت $10 بۆ هەر دەنگدەرێک بۆ نمونەوە لە کوردستان نزیکەی 3 ملیۆن دەنگدەرمان هێواتە 30 ملیۆن نزیکەی 556 کارمەندمان دەبی ئەو ستافە کە ستافی سابیتە لە بۆ کارژێری هەڵبژاردن لە بۆ ئەنجومەنی کۆمسیاران و لە بۆ ئۆفیسی پارێزگاکان بەڵام لە بۆ سەر سندوقەکان هەڵبەت گرێبەست دەکرێتن ئەوە ژماریان زۆر نزیکەی 50,000 کارمەندێک دەبیت. لە ئێستادا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان و ڕاپرسی پێویستی بە دابینکردنی بودجە و دانانی پەیکەرێکی نوێ و دامەزراندنی فەرمانبەر و کردنەوەی نووسینگە هەیە لە عشارەکانی سلێمانی و دوهۆک و هەڵەبجە و وتەبێژی ئەنجومەنی کۆمسیارانیش دەڵێت ئەگەر هەڵبژاردن ئەنجام بدرێ پێویستیان بە هاوکاریەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکانی عێراق و شارەزایانی بواری هەڵبژاردن دەبێت لە وڵاتانی دەرەوە. ئێمە لە چاوەڕی بینینی سەرۆکی حکومەتداین و ئومێد دەکەین کە بە زووترین کا بتوانین بەڕێزیان ببینین و بڕیار بدێ بە دامەزانی ئەو فەرمانبەرانە و دواتریش تەخمینکردنی ئەو بودجە پێویستێکە لایەن ئێمە پێشکەش دەکرێت. ئێمە لە هەوڵداین کە لە ماوەی 48 ساعتی داهاتوودا کۆبوونەوەی جدی بکەین و دەمانەوێت بە شێوەیەکی فەرمی دوای دیراسەکردنی جدیمان دوای لێکدانەوەی هەموو ئەگەرەکان دوای تەخمینکردنی بودجەی پێویست بە ئەو پرۆسەیە لە کاتی خۆیدا ئێمە بە فەرمی جوابی سەرۆکاتی هەرێمی کوردستان و هەموو لایەنە پەیوەندیدارەکان دەدەینەوە کە ئێمە ئامادەین بۆ پرسە بەڵام بە مەرجی خۆمان و پێداویستی خۆمان. ئەنجومەنی کۆمسیاران لە نۆ ئەندام پێگاتۆ و ئەندامەکانی بەپێی یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان و ڕاپرسی ژمارە 4 ساڵی 2014 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە هەڵبژێردراوە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان و ڕاپرسی بە مەرج فەرمانەکەی بارزانی قبول دەکات و بەپێی مەرجەکانی کۆمیسیۆنیش بێ ناتوان لە وادەی بارزانی دیاری کردووە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم ئەنجام بدرێت چونکە لە مەرجەکەدا پێویستیان بە دامەزراندنی دەیان فەرمانبەر و $30 ملیۆن دەبێت بۆ هەڵبژاردنەکان. یەشقادرێن ئارتی هەولێر.